للذكرى السنوية الأولى لانطلاق ثورة تشرين. عێراقیەکان لە کاتێکدا یادی خۆپیشاندان و مانگرتنە خوێناویەکەی ساڵی ڕابردوو دەکەنەوە کە وڵاتەکەیان بە بارودۆخێکی دژواردا تێدەپەڕێت. لەلایەک ئەمریکا هەڕەشەی داخستنی باڵوێزخانەکەی دەکات، لەلایەکی دیکەش 30 وڵاتی تر لەبارەی ناسەقامگیری دۆخی ئاسایشەوە هۆشیاری دەدەنە حکوومەتەکەی کازمی. سەرۆکی حکوومەتیش لەگەڵ هەنگاونانی بۆ سادانی میلیشیا سنوورشکێنەکان هەولێری پایتەختی هەرێم دەکرێتە ئامانجی هێرشی موشەکی. ساڵی ڕابردوو دوور لە خواست و هەژمونی پارتە پاوانخواز و گەندەڵەکانی عێراق کە لە دوای ساڵی 2023ەوە گۆڕەپانی سیاسی وڵاتیان کۆنتڕۆڵ کردووە بەهۆی باندە مافیایەکانیان خەزێنی وڵاتیان خاپۆر کرد. بۆیە جەماوەری تووڕە و نیگەرانی وڵات بە مانگرتن و خۆپیشاندان لە دژی ئەو دەسەڵاتدارانە دروشمی گۆڕانکاری ڕیشەییان بەرز کردەوە. بەڵام پارتە خاوەن میلیشیا و پاوانخوازەکان چەندین جار هێرشیان کردە سەر مانگرتوانی ئاشتی خواست کە بە پێی ئامارەکان نزیکەی 600 کەسیان کوشت و 24,000 کەسیشیان بریندار کرد. ئەوە جگە لە تیرۆری چالاکانی مەدەنی و کەسایەتیە ناڕازیەکان. ئەو ناڕەزایەتیانە بۆ یەکەم جار توانی نمونەیەکی ئەرێنی یەکگرتووی پێکهاتەکانی عێراق نمایش بکات کە هەمویان داوای تێپەڕاندنی پشک پشکێنەی دوای 2023 کرد. ناڕەزایەتیەکان توانی کەسایەتیە دیارەکانی پارتە پاوانخوازەکان دوور بخاتەوە و قۆناغێکی نوێ بهێنێتە کایەوە کە تا ئێساشی لەگەڵدا بێت. پاوانخوازەکان جەنگی مانەوە دەکەن و ڕێگە نادەن حکوومەتی نوێ سەرکەوتوانە کار بکات. هاتنی مستەفا کازمی بەرهەمی خۆپیشاندانی لاوانی ناوەڕاست و باشووری عێراقا بە دوور لە هەژمونی پارتایینەکان کە کۆنتڕۆڵی کایی سیاسیان کردبوو هاتە پێشەوە. بۆیە ئێستا ناوبرا و داوای پشتیوانی جەماوەر دەکات بۆ ئەوەی بتوانێت سەرکەوتوانە قۆناغی ڕاگوزەر تێپەڕێنێت. ئەوەش بەوە دەبێت کە حکوومەتی ناوەندی بتوانێت کۆنتڕۆڵی دۆخی ئاسایش و سەقامگیری بکە و ڕێگە نەدات جگە لە هێزە چەکدارەکان چەک لە دەستی گروپ و میلیشاکاندا بمێنێت. سەرۆکوەزیران لەم بۆنەیەدا لە ڕاگەیاندراوێکدا پشتیوانی خۆی بۆ خواست و داوای مانگرتوان دەربڕی و بەڵێنی دا کوژان و تیرۆریستان کە دەستیان بە خوێنی لاوانی وڵات سوورە بداتە دادگا و سزای تاوانەکانیان بدات. لە کاتێکدا نەڕازایەتەکان دەستکەوتی زۆریان بەدەستهێنا کە گرنگترینیان لادانی حکوومەتە یەک ڕەنگەکەی دوای 2023 بوو. بەڵام میلیشیاکان بەردەوامن لە دژایەتی حکوومەت و خواستی سەقامگیری وڵات. بۆیە بە ئامانجگرتنی باڵوێزخانەی ئەمریکا و هێزی هاوپەیمانان کردوتە خاڵێکی گوشار بۆ سەر کازمی. ئەمریکا و 30 وڵاتیش هەڕەشەی داخستنی باڵوێزخانە و سادانی عێراق دەکەن. هەروەها لەگەڵ لادانی چەند فەرماندەیەکی حەشتی شەعبیشدا بە 6 موشک هێرش کرایە سەر هەولێری پایتەختی هەرێم وەکو نامەیەک بۆ هاوپەیمانان کە کازمی ناتوانێت ئاسایشیان دابین بکات. هەرچەندە پەتای کۆرۆنا کاریگەری کردوتە سەر ڕەوتی خۆپیشاندانەکان، بەڵام مەحاڵە تا گەیشتن بە خواستەکانیان جەماوەری ناوەڕاست و باشووری عێراق دەستبەردەری داواکانیان ببن. هاوکات بەرەی خۆپیشاندەران و حکوومەت کۆکن لەسەر دژایەتی میلیشیا سنوورشکێنەکان. بۆیە بەردەوامی ئاشتی خوازانی ناڕەزایەتەکان پشتیوانیە بۆ سەرۆکوەزیران کە کوتلەی پەرلەمانی بەهێزی نییە بۆ پشتیوانی و تەنیا هێزی جەماوەرە لە بەرامبەر پارتە پاوانخوازەکانەوە دەیپارێزێت. بە تایبەتی لە دوای ئەوەی دەرکەوت ئەمریکاش لەم قۆناغە هەسیارەدا لە بری پشتیوانی گوشاری دەخاتە سەر.